ڕۆشتین بە ڕێگاوە ئەنجە خۆی عادەتەن ئێمە کە کەسە گۆرە گرین ئەڕۆین ئەگەڕین بە ناو فامیلی وڵات تاوکو کەسێکە دەزینەوە قسەمان بۆ بکەم ئەو کوڕە جوانە ژێما ڕۆشتین وتە چی؟ من نام ئامەدە پێش ئەوەی بڵێم ناوت ئامەدە ها کە ئێمە ڕاگر وتە چی؟ گوتم لەسەر چ ئەوەی دەکەن بەڵێ یەکسەر وتی لەسەر چی بەرنامەکەن ئەوەندە قشت بوو چۆنی تۆ؟ سپاس ئەنگۆ چۆن تۆ باشی؟ سپاس زۆریش قۆز و جوانی سپاس ناو چییە؟ ئامەدە ئامەد؟ بەڵێ ئامەد یعنی چی؟ یعنی شەهرەکە لە تورکایە لەسەر ناوی دیاربەکرە باشە؟ بەڵێ ئەوەندە زیرەکی ئەوەندە زانیاریت پێ پۆلی چەندی؟ پۆلی شەشم پۆلی شەشی سەرەتایی دونیا؟ بەڵێ باشە شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ لەسەر چ بادڵی خۆت بخینن بەڵێ ئەنی تۆ پێنەڵی بخوێنن ونیان؟ بەڵێ با بخینن باشە تۆ حەزەکەی کە گەورە ببی بەچی؟ بە مەهەندسی بکسار کۆمپیوتەر مهندسی کۆمپیوتەر؟ بەڵێ لە ئێستاوە فلیمی گەمەی دروست دەکەم لەسەر چارتی زۆر زیرەکی ماشەڵڵا لە مەکتەبی کەمبریجیمە ئافیا تەمەند درێژ بێ ئیشەڵڵا باشە تۆ ئەگەر بۆ نمونە ئێستا پێت بڵێم یان پرسیارەکەت لێ بکەم جواب ئەدیتەوە؟ بەڵێ بەزانین و نەزانین باشە؟ باش چکە تۆ ماشەڵڵا گەنجێکی قۆز و زۆر جوانی سپاس کە گەورەبی زۆر جوانتریش ئەبی باشە؟ باش یعنی تو ئێستا ئەوەندە جوانبی و ئێستا ئەوەندە زیرێک بی کە گەورەبی ئیشەڵڵا شتێکی باشە لە دەرەچێت سپاس ئەنجاوە خۆش بوو وتی چیتان بۆ بڵێم وتم باشە من لێتە پرسم بزانم ناوت چییە چی تۆوانە وتی ئەوڕۆ ڕۆژی لە دایک بوونیشمە تەمەنە درێژ بێ سپاس هەپی بێردەی thank you بگەی بەوەی لە دڵتە ئیشەڵڵا لە شوێنی زۆر بەرز ئەنجا ئێستەما ئەگەر زانیت و نەزانێمە خەڵاتی خۆمانە دێن ببوونی ڕۆژ لە دایک بوون تۆ باشە؟ سپاس باش من ئێستا پرسیارێک لە کاک ئامەد ئەەکەم بزانم ئەزانێت مرۆڤ چەند ماسوولکەی هەیە سیر کە ئامەد یەکسەر وڵامی دەقیق ئەزانم نازانی باشە تۆ توانی ژمارەیەک بە من بڵێ من ئەگەر بەرزتر بوو پێتەڵێم بەرزترە ئەگەر خواردتر بوو پێتەڵم خواردترە باشە؟ باش ژمارەیەکم پێ بڵێ سیرکە لە 600ەکان بڕۆ سەرێ 650 من ئەڵێم لە 600ەکان بڕۆ سەرێ 650 کەمێک وەرە خوارێ 640 یەکەمێک وەرە خوارێ 639 وەرە خوارێ 630 دەدانێتر وەرە خوارەوە 620 عافیا دەست خۆش مرۆڤ 620 ماسوولکەی هەیە باشە؟ باش دەستت خۆش بێ وەڵامەکە ئەوەش فێل بووم ئافیا دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس من خۆشحاڵ بووم ئیشەڵڵا تەمەنە درێژ بێ و بگەی بەوەی لە دڵتا خۆی گەورە بۆ دایک و باوکت بهێڵە ئیشەڵڵا سپاس دەست خۆش دەستەکان خۆش بێ دەستی تۆش خۆش بەگەر هاوکاران خەڵاتەکەم پێ بدەن کاک ئامەد تۆ لەلایەن سنتەر پۆینتەوەی بە خاوەنی 15000 دینار فەرمو بیگرا لەناو فامیلی مۆڵە تۆ دەتوانێت بچی بازاڕی خۆت لێ بکەی باشە؟ دەست خۆش دەستی تۆش خۆش بێ زۆر سپاس سەر چاوەکانم بەخێراتی